ئێمە وەک بەشێک لە ڕۆژنامەنووسان و چالاکانی مەدەنی و مامۆستایانی ئاینی و چین و توێژە جیاوازەکان بە هاوکاری لەگەڵ دەستگا ئەمنیەکان و ئیدارەی ناوچەکە هەڵساین بە ڕاگەاندنی کەمپینێکی کۆکردنەوەی هاوکاری بۆ هاونیشتیمانیانی ڕۆژئاوای کوردستان. کەمپینەکەمان ماوەی هەفتەیەک دەخایەنێت و تیایدا پارە و شیری مناڵ هەروەها پێداویستی پزیشکی و هەر شتێک کە پێویست بێ بۆیان و هەر هاوڵاتیە کە هەر جۆرە هاوکاریەکی بێ ئێمە وەری دەگرین و کۆی دەکەینەوە. هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو پێشوازیان لێکردووە، چ بە هێنانی پارە یاخود بە هێنانی کەلوپەلی ناوماڵ یاخود بە خواردەمەنی و پێداویستی ناوماڵ پێشوازی گەرمی لێکراوە. ئێمە ئەمڕۆ لە بەرامبەر هێزێکی داگیرکەر وەستاوین گەلی کورد گەلێکی بێ پشتیوانە، ئەوەی کە پشتیوانی ئێمەیە تەنها خۆمانین، بۆیە ئێمە داوا لە سەرجەم هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکانی شارەکەمان و سنوورەکەمان و هاوڵاتیانی کوردستان بە گشتی دەکەین کە هەرچیەک لە توانایاندا هەیە، چ بە پارە بێت، چ بە شیر بێت، چ بە دەرمان و پێداویستی پزیشکی فریاگوزاری سەرەتایی بێت، چ بە خواردن و پێداویستی بێت، بە هەر جۆرێک بتوانن هاوکاریمان بکەن بۆ ئەوەی کە ئێمەش هاوکاری هاونیشتیمانیانمان لە ڕۆژئاوای کوردستان بکەین. ئەوڕۆ ئەوان لەیان قەوماوە، سبەینێ دوور نییە پلانی داگیرکەران ناوەستێ ڕۆژێک و دوو ڕۆژ و سێ ڕۆژ نییە، بە درێژایی مێژ و ئێمە هێرش و پەلاماری داگیرکەرانمان لەسەر بووە. بۆیە پێویستە ئێمە دەست لە ناو دەست هاوکار بین بۆ ئەوەی کە پشت و پەنای یەکتر بگرین و یەکتر بەجێ نەهێڵین.